ئەم کاتتان باش بەڕێزان ژینۆ محەممەدم لە کوردستان 24ەوە باسی ڕۆژتان پێشکەش دەکەین لەسەر دوو پرسی گرنگ پەیوەست بە هەرێمی کوردستانەوە گفتوگۆکەین ئەویش پرسی بوجۆ و پرسی هەڵبژاردننی پەرلەمانی کوردستانە. سەرەتا ئەگەر لەسەر پرسی هەڵبژاردن گفتوگۆ بکەین باز لەوە دەکەین کە بڕیارەکانی ئەم دوایی دادگای فیدراڵی سەبارەت بە کاراکردنەوەی کۆمسیۆن و پرسی هەڵبژاردن لە هەرێمی کوردستان دۆخێکی نوێی هێنایە ئاراوە ئەویش بۆی کە بڕیاری داوە دەبێت کۆمسیۆنی باڵای بەخۆی هەڵبژاردنەکانی عێراق سەرپەرشتی پرۆسەی هەڵبژاردن بکات لە هەرێمی کوردستان. ئەمە لە کاتێکدایە کە هێشتا بە فەرمی داوا لە کۆمسیۆن نەکراوە کە ئەو سەرپەرشتیە بگرێتە ئەستۆ و بێت سەرپەرشتی هەڵبژاردنەکانی پەرلەمانی کوردستان بکات. دوو لە کاتێکدا کۆمسیۆن بۆ خۆیان دەڵێن ئێمە سەرقاڵی هەڵبژاردننی ئەنجومەنی پارێزگاکانین کەواتە دەپرسین ئایا جارێ لە بنەڕەتدا هەڵبژاردن لە کوردستان ئەنجام دەدرێت یا خودنا ئەگەر بڵێ بە چ مکانیزمێک وە کێ سەرپەرشتی هەڵبژاردننی پەرلەمانی کوردستان دەکا و بە کام یاسا هەڵبژاردن دەکرێت. بەڕێز عەبدولسەلام بەرواری ئەندامی مەکتەبی هەڵبژاردننی پارتی دیموکراتی کوردستان بە سوپاسەوە لە ستۆدیۆ لەگەڵمان ئامادەیە و گفتوگۆی ئەم باسی لەگەڵ دەکەین. بەڕێز بەرواری بەخێرهاتی گەلێک سوپاس بۆی ئامادەی لەگەڵمان. با بچمە ناو باسەکەەوە هەڵبژاردن ئەنجام ئەدرێت؟ هەڵبژاردن جارێ ئێوەرە باش سڵاو ڕێز بۆ خوشک و برایان ئەدرێ ئەکرێ ئەگەر نیەت هەبیت ئەگەر کۆس بۆ یەکتر دروست نەکەین ئەگەر لە یەکتر لە سەنگەر نەبین. ئێستا نیەت هەیە و نییە کۆس ناخێ نیەت تەنها تەنها لەلای پارتی هەیە. من پێش چەند جار ئەو قسەم ناکرد چونکە ئومێد هەبوو ئێک بکەوین بەڵام ئێستا ڕاشکاوانە دەبێ خەڵکی ئێمە بزانیت تەنها پارتیە کە نا پێشنیاری پێشکەش کردووە نا جەختەکەتە لەسەر خاڵێک ئەوێ هەڵبژاردن بکرێت چونکە بڕوای پێەیە و لە ڕاستشەکەن ئەنی پارتی ناتەوسیت پارتی لە وەزعیکە باوەری بە خۆی و جەماوەری خۆی هەیە. ڕێگایەک هەیە کە بکرێتم ساڵە زۆر بە ئاسانی. کام ڕێگا؟ ئەوە چونکە بە لە یاسای ژمارەیەکی 2005 یاسای سەرۆکاتی هەرێم برگەی دەها گەر من غەڵەت نەبم دەها یان نا بەس ئەکسەردی دەها ئەو باسی ئەوە کە دەگەر هاتوو پەرلەمان هەڵوەشایان نەیتوانی کۆبوونەوەکانی خۆی بکات هەڵینسە پەرلەمان نەهەڵشاوە هەڵ نەوەشاوە تەنها تەمدید یان درێژکردنی ئەوەکەی قبوڵ نە درێژکردنەکەی ماوەکەی هەڵوەشاوە بەس پەرلەمان و مؤسسە ماوە بەس پەرلەمان ناتوانێت کۆبوونەوە بکات. بەڵام ئێستا لە تەمەنی یاسایی خۆی دانیە. بڵێ ئێستا ناتوانێت کۆبوونەوە بکات بۆی نییە تەواو ینی ئەو درێژکردنەوە قبول نییە. ئەو یاسایە چی دەڵێت؟ یاسایەکە ئەلێت ئەگەر هەڵوەشا واز لێبینە یان نەیتوانی کۆبوونەوەکانی بکات. سەرۆکی هەرێم دەسەڵاتی هەیە فەرمانی سەرۆکاتی دەرکەت کە هێزی یاسایی هەیە چونکە پەرلەمانت نییە یاسا دەرکەت بۆیە فەرمانەکانی بە یاسادا ئەنرێ و ئەو فەرمانانە پاشەوەی کە پەرلەمان هەڵبژێردرا و دانیشت دەبی ئەم فەرمانانە جارێکی تر لە پەرلەمان گفتوگۆ بکرێن و پەسەند بکرێن ئەگەنان لەغواکرێن وەتا بەپێی ئەم برگەیە سەرۆکی هەرێم ئەتوانێت لە ڕووی تیۆریەوە مەسەلەی کارەکردنەوەی کۆمسیۆنی کوردستان ئەمر لەسەر دەرکرد. کاتی ئەوەیە سەرۆکی هەرێمی کوردستان دەسەڵاتەکانی خۆی بەکاربێنێ. من ئەوە ئەلێم ئەم ڕێگایە زۆر ئاسانە و هەڵبژاردن ئەکرێ بەڵام بڕوا ناکەم سەرۆکی هەرێم ئەوە بکات بۆ چونکە خەڵکی تر بەهانی لێ ئەگرن بەس ئەگەر بێگانە کردی یەکێتیەوە وڵایەنە کە لەگەری بوون لەو پرۆسەیە دەڵێن ئێمە لەگەڵ هەڵبژاردن داین ئەدی بۆ ئەو هەموو هێزەتیان بۆمە دەست کرد ئەدی بۆ ئەو سکاڵایان پێشکەش کرد نەخێ لەگەر هەڵبژاردن نین من ئەزانی لە شاندەکە بووم هیچ مشکلە و کێشەمان لەگەر هەڵبژاردن نەبوو بەڵام هەر ڕۆژێک شتێکیان دێنە تاکو گیاندنە بەر ئێرۆپیان خۆش بوو ئەووا بیت ئەو ئەیانزانی باش ئەگەر کارانە بۆیە گوتیان کاراکردنەوەی کۆمسیۆنی عێراق بە کوردستان دەبی هاوتەری بیت لەگەر هەموارەکە کۆسپیان بۆ هەموارەکە دروست کرد چونکە ئەیانزانی ئەمڕۆ ئەم پاییزە لە عێراق گوایە هەڵبژاردن هەیە کۆمسیۆنی عێراقی ناتوانیت ئەم پاییزە هەڵبژاردن بکەتەوە تا ئەوەی من وتم کە ئەڵێ ئەوە بیان و پاساوە بۆ ئەوەی کە کۆمسیۆنی هەڵبژاردنەکانی عێراق سەرپەرشتی هەڵبژاردننی پەرلەمانی کوردستان بکە تۆ دڵنیای لەوەی کە کۆمسیۆن ناتوانێت ئەوە بکات؟ کۆمسیۆنی ئێمە کارانیە سەرۆکایەتی هەرێم ئەو مجازەفە بەرەئی منی شخصی ناکەت چونکە ڕەت ئەکرێ لە لای برادرانی ئێمە بەڵام کە بەغدا گەبریارێکی وەرگرت ملکەشی ئەبن بۆیە ئەو ڕێگا کورتەی ئەلێم کە لە ڕووی تیۆریەوە هەیە تەسەوور ناکەم بکرێت چاوەڕوانە بین تەنها یەک ڕێگای ترمەوە سەرۆکی هەرێم داوا بکرێت لە کۆمسیۆنی بەغدا بلێت ئێمە بە پریاری ئەوەندە بریارمان داوە لە فلانە ڕۆژ هەڵبژاردن بکەین تکایە کەی پێتان ئەکرێ وەکو پارتی ئەم داوایە ئاراستەی سەرۆکی هەرێم دەکەن
بۆی داوا لە کۆمیسیۆنی هەڵبژاردنەکانی عێراق بکات؟ سەرۆکایەتی هەرێم مؤسسەیەکی حکومیە تەسەورەکەم ئەو لە هەمومان وەکو ئێمە ئەو شتە ناو قەزیەکەیە و ئەو سەرۆکی هەرێم نابی سەرۆکی حزبێک بیت سەرۆکی هەرێم هەموویتی ئەو لە حساباتی خۆی و هەربینیمانش بەڕێزنێکی بەڵام ئێمە باسی ڕێکارە ئیداریەکەکەین بۆ خۆشت باسەکەی پارتی لەگەڵ هەڵبژاردنە هەمیشە دەژڵێ ئێمە هێزی یەکەمین ئایا پارتی و دەستپێشخەریا کات بۆی کە ڕژدە لەسەرەوەی هەڵبژاردن ئەنجام بدرێ داوا لە سەرۆکی هەرێم بکات بۆ ئەوەی مناوە نازانم من دەبی چاوەڕێی چی دەکەن من چاوەڕێکم سەرۆکاتی هەرێم خۆی بێ ئەوەی پارتی لێ داوا بکات سەرۆکی هەرێم هەمیشە ئەوێ لەگەر هەموو حزبەکان دانیشیت تاکو بە مەشورەتی ئەوان شتێک بکات و داواشی کردبوو بەڵام من نازانم هیچ کۆبوونەوەیەک لە نێوان هێز و لایەنە سیاسیەکاندا ماوە بۆی گفتوگۆ لەسەر پرسی هەڵبژاردن کۆتایی هاتووە یەک کۆبوونەوە ماوە سەرۆکی هەرێم بانگشەی ینی سەرکردەی ژمارەیەکی حزبەکان بکات لەگەریان دانیشن بە ڕاشکاوە دوور لە ڕاگەیاندن باسی هەموو ئەم کێشانە بکەن و بگەنە بڕیارێک کە ئەگەر هاتو سەرۆکی هەرێم ئەو داوایی کرد لە بەغدا خەرکێک نەچیت لە پشتەوە بلێت وەڵاوە پارتیەوە ئەوە شتی ترا من سەورەکەم ئەوەیە ئیشە زەحمەتەکە ئەو کۆبوونەوەی کە دەستان پێکردبوو لەگەڵ یەکێتی نیشتیمانی کوردستان بەردەوامی هەیە بەنیازن جارێکی دانیشن تەواو بوو چونکە بۆ ئەو کۆبوونەوەانە بۆ دووشت بوو بۆ هەموارکردنی یاسا هەموارکردنی یاسا نەما چونکە کێ هەمواری ئەرکەتی پەرلەمان ناتوانانی دانیشیت بۆیە تەواو ینی ئێستا ئەوەی لەبەر چاومانە یاسای ژمارەیەکی ساڵی 1992 هەموارکراو بە پێی یاسا کۆنەکەیە هیچ چاری تر نییە واتە ئەگەر هەڵبژاردن بکرێ بە پێی یاسا کۆنەکە هەڵبژاردن ئەنجام لستی کراوەیە و کوردستانی هێک بازنەیە و حتا مەسلەی دەنگدان بە دەستی بیتیان بە ئەو لەوەی ڕێگای کراوە هێشتوە ینی بربەست نییە لەوەی کە إلا بەدەستی بیتیان بە ئامێر بیت کۆمیسیۆنی بەغدا طبعاً هەر پاش دەرچوونی بریاری دادگاوتی ئێمە پێمان ناکرێ هەڵبژاردن ئەم پاییزە لە کوردستان بکەن ئەوە کوتایی پێ هاتووە شکوالێت هەڵبژاردننی ئەنجومەنی پارێزگاکانمان لا هەیە بەڵام بەپێی بڕیارەکەی دادگای فدرالیش ئێمە کۆمیسیۆنێکمان نییە تا سەرپەرشتی هەڵبژاردنەکانمان بۆ بکات بەڵێ بزەبت بۆیە گوتم سەرۆکی هەرێم لە ڕووی تیۆریەوە بۆی هەیە بریارێک دەربکات بلێت حزبەکان یان خەلکی یان دژنەیەک دروست بکات وەکو ئەوەی لە پەرلەمان کرا چکۆوی تر پۆشەل بوو دوو کورسی بەتاڵە لە کۆمیسیۆنی ئێمە پڕ بکرێت و تەکلیفی کۆمیسیۆنی ئێمە بکات هەڵبژاردن بکەن واتە تاکە بژاردن بەدەستمانەوە هیمەتی سەرۆکی هەرێمی کوردستان نەخی ڕازیبوونی حزبەکانی ترە و دڵنیابوونی سەرۆکی هەرێمە کە حزبەکانی تر بریارەکەی کۆست نەخنە ڕێگای بۆیە من ئەلێم من تەسەوڕەکەم سەرۆکی هەرێم پێش ئەو بریارە بدەتیانە هەنگاوی کە پێویستە ئەگەرمانە هەڵبژاردن بکرێ حسابەکەت بۆ کاردانەوەی حزبەکانی تر هیچ کۆبوونێک لەسەر ئاستی باڵا هەیە ئەوەندە زانیاری داوای کردووە اینجا بتانی ئستا ئەگەر بەدەمەوە هاتنی داواکەی چۆن بووە ئەگەر لە بیرت بیت و سێ جار هەندە جار کە زانرا پێش خێری هەیە حزب هەبوو لە سلێمانی پێش بڵاو بکرێن گوت ئێمە ناهێنا ئەو جۆرە کۆبوونەوەوانە ئەخە مشکلێکی کوردستان ئێرەیە کە داوا ئەکەن ڕەئیمان وەربگیرێ کە لێی وەرن با دانیشین پێکەوە ناشتە دانیشتەکە مشکلەکە ئەمەیە باشە پارتی بۆ نەیتوانی هێز و لایەنە سیاسیەکان یەکدەنگ بکات لەسەر پرسی هەڵبژاردن خۆ پارتی هێزێکی خۆستە پێنەر نییە بەڵام هێزی یەکەمە ئەزانم هێزی یەکەم لە چون ڕووەکەوە لەو ڕووەوە کە ئەگەر بیەوێ ئەگەر ویستبای ئەیتوانی ئەو زۆرینەی هەیتی لە پەرلەمان بەکار بێنێت وەشت بسەپێنی پارتی حساب بۆ بارودۆخی تایبەتی کوردستانەکەت بەڵام بارودۆخەکە وای دەخواست کە هەڵبژاردن ئەنجام بدرێت ئەزانم بەڵام ئەیخوازیت ئێمە کوردستانش بە یەکرێزی پێلین ئەو دوو بەرەکی و سێبەرەکیەی هەیە قوڵتر نەکەین بەڵام ئێستا قوڵتر نەبووە لە بەغدا بەڵام ئەوە لەبەر ئەوە نییە چونکو ئێمە پەلامان بۆ زۆرینە نەبر بەڵام باز لەوە دەکرێت ئەوەی کە لە پەرلەمانی کوردستان لە بەرامبەرێکێتی نیشتیمانی ئەنجام بدرا ئەوەیە کە ئێستا لە عێراق لە بەغدا بەرامبەر پارتی ئەنجام ئەدرێتەوەنێ واتە بە کورتی کاردانەوە تەسەوڕەکەم غەدرێکی گەورە ئەکەن من ئەزانم ئەوەم 20 لە سەرزاری یەکێک لە بەرادرانی یەکەتی ئەوەی لە کوردستان کرا ئەوە مافێک بووە داوایەک بوو کە ئێمە شتێک بکەن هەڵبژاردن بکرێ پێش ئەوەی بریاری دادگای فدرالی دەرگێت ئەوەی یەکەتی کردی لە بەغدا
بەشداربوون بوو لە پەیلانێک بزات وەکو ئیخلاص دنێمی باسی کرد لەگەر عەسائب قوتی کوردستان ببڕێ ئەگەر ڕێگان بدێ با لەو هەڵبژاردن بچینە بوو باش پشتی بۆم باسکە لە بەغداد چی ڕوویدا بزانە زۆر خەڵک زیاتر باس ئەکەن لەسەر دوو بەرگە باس ئەەکەن ئەوەی کە 10% پاشکەوت و توانای حکوومەتی عێراق کە بودجەی سلێمانی ڕاستەوخۆ بنێریت ئەمانە هەردووی هیچ قیمەتیان نییە ڕوو نادان ئەگەر بەرگەی هەشتی مادەی 14 جێبەجێکرا ئەوەی پێشنیاری لجنەی دارایی ئەزانی ئەلێت 15 ڕۆژ دەبی مەسەلەن یەک لە تەڵەبەکانی ئەگەر هاتوو ئەو داواکاریانەی لە بینی عێراق و بەغدا و هەولێر هەنەی 2004 حتا 2022 صافی نەبوون نەسەن ئەلێت دەبی بەشکی هەرێم ببرێت هیچ بەشە بودجەیەک نانێرین واتە ئەگەر نەینارد تو ئەو شیعارە پۆپۆلیستیانەی ئێستاوە خەڵکیان گەش کردووە وەڵڵا ئێمە 10% بۆ زامن ئەکەن ئێمە جارێ لە ڕووی دستوریەوە باشە پارتی بۆ زەر تیشکی خستۆتە سەر ئەو لە سەدادەی نا وەڵڵا وابزانم ڕاگەاندنە نەپارتیە خوا شاهدە ڕاگەاندنی ترە خەڵکێک بە پۆپۆلیستی ئەوێ پیشانی خەڵک دەت من بۆ تو من پارتی و حکوومەتی ئەخر ئەوانە حکوومەت بە پارتی ئەزانن ناچارم کرد پارە بگەرێ حتى ئەگەر خوانەکەت سبەینێ ئەو مادەیە جێبەجێکرا لە ڕووی عملیەوەی ئەوەندە قیمەتی نییە چونکە ئەو پارەیە نییە بۆیە تەنها پۆپۆلیستیە تەنها چاوەشەکردنی خەڵکە بەڵام مادەی هەشت لە ئەسلی پروژەی حکوومەت ئەلێت ئەگەر ناکۆکی پەیدا بوو بۆ ماوەیەک لژنەیەک دروست ئەبیت تۆ بۆ چارەسەرکردیان بزانە ئەگەر چارەسەر نەبوو تەواوی بەشە بودجەی هەرێمیستان نالێت حکوومەت نالێت بەڵام ئەم پشتیارەی کە یەکەتی و عەسائب ڕازی بوون لێ ئەلێت دەبی ببڕێ کە برا ئیتر نە 10% ئەمینێت و نە بودجە باش جا ئەمە با بگەڕێمەوە سەرپرسی هەڵبژاردن لەگەڵ بەڕێستا ئەمە ئەگەر هەڵبژاردن لە کاتی دیاریکراوی خۆیدا ئەنجام بدرایە لە هەرێمی کوردستان ئێمە تووشی ئەو ئاڵنگاریان نابووین لە عێراقدا یاخود ئەگەر تووشیش ببووینە بەم شێوە قورسەی ئێستا ڕوبەڕوویە بوونەوە دووشتن وازانم زۆر ڕاستەوخۆ عێلاقەتیان بە یەکتر نییە یعنی ئەگەر یەکەتی ماف بە خۆی بدات بەشدار بیت لە پلانێکی عەسائب کە لە وەکو ئەلێم بەرگەی هەشتی مادەی 14 بودجەی هەرێم ببردرێ بۆ ئەوەی عەسائب قبول بکات پێی بڵێت مافێکت ئەدەمێک کە مافەکە دستوری نییە هیچ حکوومەتێکی عێراقی بەپێی دستور بۆی نییە ڕاستەوخۆ بودجە بۆ پارێزگایەک بنێریت تەنها ئەو دقەیان نووسیە بۆ شاوەشەکردن بەڵام نرخی ئەمە گران بوو نرخی ئەوە قبولکردنیان بوو بە برینی بودجەوەتە بەراورد ناکرێت پارتی چی کرد لە پەرلەمان و ئەو ئەگەر ئێمە ئەو کێشانمان نەما و ینی هەڵبژاردنمان کردبووە من بڕوان ناکەم ئەوە زۆر کاریگەری دەبوو لەسەر ئەم گفتوگۆی لە بودجە دەکرێت چونکە ئەم گفتوگۆی لەسەر بودجە نە ئیمڕۆیە ئەمە سێ چهار گفتوگۆی یاسای بودجەیە ئەو عەقلیەتەیە کە چاوی هەڵناسیت کوردستان ئەوە بیت بەڕێز عەبدولسەلام بەرواری ئەندامی مەکتەبی هەڵبژاردننی پارتی دیموکراتی و کوردستان گەلێک سوپاس کە ئامادەبووی لەگەڵمان بەشی دومی پاسی ڕۆژ لەگەڵتان بەردەوام دەبێت لەگەڵمان ببێنەوە ناوبڕێکی کورت